سەربازی ون چیرۆکی چەندین خۆبەخش باز دەکات. ئەو خۆبەخشانە لە پزیشک و مامۆستا و شێوەکار و پسپۆڕی جیاجیا پێکدێن. ئەوان لە ڕێگەی هونەرەکەیان پەیامێکی مرۆڤانیان هەڵگرتووە، دەیانەوێت هێش و ئازارەکان کەم بکەنەوە، هەروەها ببن بە بەشێک لەو زامەی جەستەی منداڵانی داپۆشیوە و بەو هێز و بازوویان کا سەواری ئەو زامە ساڕێژ بکەن. سەربازی ون ئەم جارە چیرۆکی کۆمەڵێک خۆبەخش لە شاری ئەولێر و ڕانیە دەجێڕێتەوە. سەرەتا لە ڕانیە یەکێک لەو خۆبەخشانە دەبینین، ئەویش هۆشمەندی خۆبەخشە. دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانم بۆ ساڵی 2008-2009 قسمی تەشکیلی بە شیوێنەکێشان و دواتر هەڵگری بڕوانامەی بەکالریۆسم لە زمانی ئینگلیزی. لە ئێستادا مامۆستام لە قوتابخانەیەکی حکومی و دوای نێوەڕانیش متەرجمی ئینگلیزیم لە ڕێکخراوی وێڵ ئین نیدی ئەمریکی. و لەگەڵیشیدا گروپە خۆبەخشەکانی کوردش ئارت بەڕێوە دەبم کە کۆمەڵە گروپی خۆبەخشی قازانج نەویستە ئامانجیان بەرزکردنەوەی ئاسی هونەری و توانە هونەریەکان و بەهرە هونەریەکانە لە کوردستاندا لە سەرجەم شارەکاندا بۆ ئەو کەسانەی کە بەهۆی هۆکاری مادی یاخود ئاینی یاخود کۆمەڵایەتی و سیاسیەوە نەیانتوانیەوە برە بە هونەرەکانیان بەنیاوەکو ئێمە چانسیان هەبێت لە ناوەندە ئەکادمیەکاندا بخوێنن، ئێمە توانیمانە کۆیان بکەینەوە، ناوەندێکیان بۆ دروستکەین و پەرە بە توانەکانیان بریندانی کەم حەزی کارکردنی بەردەوامیان پێ بدەین و دواتریش لە ڕێگەی گروپێکی ئۆنلاینەوە کە وەکو پێشانگایەکی شێوەکاری ئۆنلاین وایە دەتوانین کارەکانیان نمایشکەن و خەڵکیش بینەری کارەکانیان. ئێمە وەکو هاوکاریمان نەکراوە و کارەکان هەمووی لەسەر ئەستۆی خۆمانە و وەک ستاف تێچووی کارەکان دابین دەکات لەسەر ئەستۆی خۆمانی تر هەیە کە بە پێیواریداتی خۆمان و تا ئێستا هاوکاریەکان بە خێراتنێکی واگەرم نەکراین کە بتوانێت تۆزێک لە کارەکانمان بەرەو پێشەوە بەرەوەی کراوە لەسەر ئەرکی قورسی سەرشانی خۆمان. ئەوانەی لەگەڵماندا ئیش دەکەن بە کۆمەڵ خەڵکانێکی زۆرن لە پلەی شەهادەی جیاواز و لە پلەی کۆمەڵایەتی جیاواز و لە ڕەگەزی جیاوازدا ئێمە کچ و کوڕ بە تەمەنی کەم و تەمەنی زۆرەوە لەگەڵمانە. هەریەکان ئیختیساسی شتێکە هەیە شێوەکارە بەڵام ئیختیساسی هەندەسەیە هەیە، توبی خوێندووە هەیە، مامۆستایە هەیە، تێماندایە کە پەیمانگای تەواو کردووە لە زانستەکانی کۆمپیوتەر بە هەموو جۆرە جیاوازەکانی خیبرە و ئەکسپریەنسەکانیان تێدا و لەگەڵیدا کاری هونەری دەکەن و پێیان خۆشە خۆبەخشانە خزمەتی خەڵکن. ئێرە هەولێری شاری پێکەوە ژیان و لێبوردەییە، بەیانیەکی زوو بێدەنجی شەقامەکانی داپۆشیوە، باڵندەکانی ئاشتی بە ئاسمانی ئەو شارەدا سەما دەکەن. ئەمانە لە سەرجەم شارەکانی کوردستاندان بۆ نمونە ئێمە ستافی دهۆکمان هەیە، ستافمان هەیە لە هەڵەبجە بەڵام ڕێژەکەیان دەگۆڕێ، ڕەنگە لە دهۆک زیاتر بێت لە هەڵەبجە زیاتر بێت لە کۆیە. لە هەولێر ستافێکی زۆر فراوانمان هەیە، لە سلێمانی ستافێکی فراوانمان هەیە، لە ڕانیا، لە قەڵاتزە، لە کۆیە، لە ڕەواندز، ئێمە ئەتا لە شێخان و لە ئاکرێ و لە ئەوان لە شارە جیاوازەکاندا ستافمان هەیە و هەوڵمانداوە کار لەسەر شێوەزاری بادینیش بکەین لە ئێستادا و کۆرسمان کردوێتەوە بۆ شێوەزاری بادینی هەر زمانی کوردی بە شێوەی بادینی بەبێ بەرامبەر هەموو کارەکان خۆبەخشە و پێک دێ لە چەند بەشێکی جیاوازی هونەر ینی بۆ بەرزکردنەوەی توانای جیاوازی هونەری.
هۆشمەند شێوەکارێکی لێهاتووی شاری ڕانیەیە. وێنە و تابلۆکانی پڕن لە جوانی سروشت و بەهای مرۆڤایەتی و خۆشەویستی ئافرەت و بیرکردنەوە لە ڕازاندنەوەی هزری مرۆڤایەتی بەکاری جوان. ئەو وەک دامەزرێنەری گروپێکی خۆبەخشی ماوەی 5 ساڵە بەخۆڕایی لەگەڵ دەیان کوڕ و کچی خۆبەخش بڕیاریانداوە هونەرەکەیان بگێنن بەناو شادەماری ئێش و ئازار و حەزی منداڵانی بێناز و نەخۆش و ئاوارە. ئەو بۆ هەر چالاکیەک لەسەر ئەرکی خۆی هەنگاو دەنێت، هەر جارە و بۆ شارێک بۆ کارێک کە بە هەرەوەزی خۆبەخشەکان ئەنجامی دەدەن. ئیدی لە بەرەبەیانێکی زوو بەرەو پایتەخت هەنگاو دەنێت. بەشێک لە ستافەکانمان خاوەنی بڕوانامن واتە زانکۆیان تەواو کردووە، بەشێکیان تەعینن لە کەرتی حکومی، هەندێکیان لە کەرتی ئەهلی داوام دەکەن و بەشێکیان خوێنکارن، تیاماندا توپ سەیدەلانەی تەواو کردووە، تیاماندا هەندەسەی تەواو کردووە. ئەم کارە خۆبەخشیانە سنوور نازانێ و دووری دەیان و سەدان کیلۆمەتر بۆ هەر کارێک دەخەمڵێنرێت. ئەوان خەڵکی سەرجەم ناوچە جیاجیاکانی کوردستانن، پسپۆڕیان جیاوازە و شارەزا و لێهاتوون. یەکەم جار ئەو منداڵێک کە با بڵێن بۆ نەخۆشخانەکەمان دێتن کە با بڵێن شێرپەنجەیە، تەمانە منداڵە نازانی شێرپەنجە چییە، لەبەرەوە ژیانی با بڵێن لە ژیانی منداڵی و لە ژیانی با بڵێن سروشتەکەی کە هەیتی دەگۆڕێتن. کە دێتە نەخۆشخانە تووشی با بڵێن کە شێرپەنجەکە بووە پێویستی بە چارەسەر و دێتە با بڵێن دێتە دنیایشکە. زۆر گرینگە بە هەمومان کە ئەمە وەکو پزیشکەکان و وەکو نەخۆشخانە وەکو ئەو خەڵکێکە لە دەرەوە دێتن بە هەموو چین و توێژەک کە بتوانین بە هەمومان باری دەرونی ئەو منداڵانە کەم ینی هەست پێ بکەن کە وا نەخۆش نینەوە یارمەتیان بدەین بۆی بتوانین باشتر چارەسەریان بکەین. تەنها شت لەو کارە خۆبەخشیانە کۆیان بکاتەوە پسپۆڕی و لێهاتوویانە لە کاری هونەری شێوەکاری. یەکێک لەو کارانەی کە کردومانە سەردانکردی منداڵانی توش بوو بە نەخۆشی درێژخانە لە نەخۆشخانەی نانەکەلی لە هەولێر و دروستکردنی وێنە و کار و سالاکی هونەری لەگەڵیان پاشان بەخشینی دیارەکی بچووک پێیان و ئەمە زۆر جێ دڵخۆشکەری ئەمەش بوو. لە شاری هەولێریش ئیمانی خۆبەخش وەک یەکێک لەو خۆبەخشانەی کە بە چیرۆکی سروشتی ژیان و هەنگاونان بۆ ئەو ئامانجەی هەڵی گرتووە دەست پێ دەکەین. شانەزی پێواکەم ئیمان کچم بەشداری زۆر لە کاری خێرخوازی کردووە کە بە ئۆنلاین دەرسیەوتەوە کە قوتابی فێرە کرد، فێرە ڕسم وێنەکێشان بە خۆبەخشی، بەشداری پیشانگای کردووە هەم بە خۆبەخشی کە لەوحەی فرۆشرا پارەکەی بۆ قەستخانی نانەکەلی بۆ مناڵەکانی کە تووشی شێرپەنجە بوونە. زۆر کاری تریشانی مەسەلەن وێنەکێشان بۆ کەسانی کە توانایان نییە. طبعاً ئێمە خێزان ئیمان بە هەموو نوعی پاڵپشتیەکەین، یعنی ئەو شتانی بۆ دابینەکەین، مەسەلەن پێشانگا بێ شوێنێک بێ لەگەڵی ئەڕۆین، یعنی تایبەت بێت بە کاری هونەری بە هەموو نوعی من و باوکی پشتیوانیمان کردووە.
ئەوان خۆبەخشن، مرۆڤ دۆست و نیشتیمان پەروەرن. زەحمەتی و ماندوویەتی زۆر دەبینن لە پێناو ئامانجێک کە مرۆڤ و مرۆڤایەتی چاوەڕوانیەتی. ئافرین ئەفیا ئەتی لە چی فێربووی ڕسمی بکەی؟ چه فێری کردی؟ یاڵە بە ئەوەش لێکەنەوە ئەخە دەبی ئەوی قەپات کەین یەکەم جار ونیە؟ ڕایشک دەبی؟ یەکێکتر لەو پرۆسانە ئەوە بووە ئەم ستافە جگە لەوەی وێنیان بۆ منداڵەکان کردووە، منداڵەکانیان فێریش کردووە چۆن چۆنی وێنە بکەن، ئەگە بۆ ماوەیەکی کورتیش بوو بێ دەستیان گرتوون بۆ شێوەیە وێنە بکێشن، ئەو شتێ حەزیان لێ بۆ لەگەڵیاندا کێشاون و فێریان کردووە. ئەمە وای لێ کردووە بۆ نمونە ئەمە و پێداویستیانەمان بۆ بەجێهێشتووە لە دواییدا خۆی بتوانێت ئیدامە بە وەزعی خۆی بدا و ئیدامە بە دڵخۆشی خۆی بدا، قەڵەم و دەفتەر و شتمان بۆ بەجێهێشتون، ئەو ئازارانەی خۆی لەبیر کەولانی کەم بۆ ماوەیەک مەشغوڵ بە وێنە کێشانەوە و لایانی دەرونی خۆی بەرزکاتەوە بەهێزکاتەوە مەناعی خۆی بەهێزکاو و کاتەکانی بە وێنە کێشانەوە بەسەر ببا باشتر لەوەی کە بیر لە نەخۆشیەکەی خۆی بکاتەوە. خۆبەخش با بڵێن کە دێنە نەخۆشخانەکان لە هەر شوێنێک بەتابەتی ئێمە لە نەخۆشخانەکانی شێرپەنجێنە کە بەشداری دەکەن هەتا لێ خۆبەخشی هەتا هەزاران خۆبەخشی هەموو کاریگەری هەیە لەسەر با بڵێن چارەسەرکردنی ئەو نەخۆشانەی با بڵێن هەیتمە بەتابەتی نەخۆشی منداڵەکان کە شێرپەنجەیان هەیە. ئەو هەریەکە بە جێرەی ئەو شەهادەی هەیتیان ئەو ئاستەی کە گەویشتێ دێتن بەشدار دەکات لە یارمەتیدانی یان وەکو خۆبەخشی بۆ ئەوەی هەر وەکو گوتمان ینی باری دەرونی ئەو منداڵانە چاک بکەین و یارمەتیاندا ئەگەر بێت و ئەو منداڵە لەوانەیە مەسەرەن ئەو ڕۆژێکە ئەو خۆبەخشانە دێن ئەگەر تەنها 10 دقە لەوانەیە بە پێکەنین بی یان دڵی خۆش بیتین ئەوە زۆر کاریگەری هەیە لە چارەسەرکردنەکە. لێرە کاری خۆبەخشی بۆتە کللتورێک بۆ خزمەتکردن بەو نیشتیمانەی کە تەنیا هێلانەی گەلێکی زوڵم لێکراوە. لێرە سیناریۆکانی خۆبەخشی زۆرن. یەکێک لەو سیناریۆیانەش خۆبەخشی چەندین کەسی دەست و پەنجە ڕەنگین و لێهاتووی بواری هونەرین. منداڵەکان بەپێی حەزوارە زوەکانیان وێنە و شێوەی جیاجیا لەسەر دەست و دەم و چاویان دەچێشن، دیاریان پێدەدەن و فێری نەخشاندنیان دەکەن. ئەو کۆمەڵە گەنجە بەبێبوونی هیچ ئیمکانیەتێکی مادی، بەبێبوونی هیچ پشگیریەک، بەبێبوونی هیچ هاوکاریەکی مادی دارایی خۆبەخشانە کارێکی زۆر گەورە دەکەن. ئەنی ئامادەن لە ماڵەکانیاندا بەردەوام بە شێوەی ئۆنلاین کار بکەن و ئامادەن لە دەرەوە کار و چالاکی ڕوبەڕووە دەزا خێرخوازی بۆ بکەن وەکەوەی کە ئەمڕۆ بینیوتانە و شاهدی وەزعەکە بوون. زۆر بە تموحەوە ئیش دەکەن، زۆر بە دڵسۆزیەوە ئیش دەکەن، وا لێ دەکەن تۆ زیاتر لەوان حەزت لێ بێت، وا لێ دەکەن تۆ لەوان گەرم و گورتن دەزا خۆت بە قەرزارباری ئەوانیش دەزانی کە ئاوا لە تۆ مەیدانیانەتر دێنە پێشەوە بەبێ گوێدانە هیچ شتێک کاری خۆیان دەکەن، هەموو هەوڵێکی خۆیان دەخەنە گەر بۆ هاوکاریکردنی خەڵکی. ڕۆحیەتێک نیشان دەدەن کە ئەمە زۆر زەڕورە لە خەڵکدا هەبێ، ڕۆحیەتێک نیشان دەدەن، ڕۆحیەتی هاریکاریە. من پێشش ئەوم لە شوێنی کە گوتووە چیرۆکی وڵاتە چیرۆکی هاریکاریکردن و یارمەتیدانی یەکترە بە هەر جۆرێک بە هەر کەسە و لە ئاستی خۆی هەر کەسە بەپێی شارەزایی و کارامەیی خۆی و ئەوانە بە خۆبەخشانە و کۆمەڵە گەنجە کە ژمارەیان زۆرە. خۆبەخشانە کۆمەڵێک کاری زۆر جوان دەکەن، کۆمەڵێک بەهرەی زۆر جوان بەرەو پێش دەبن و هاوکاری خەڵکی دەکەن. ئەوە بۆتە جێی سەرسوورمانی من و خۆشم بە قەرزارباریان دەزانم جاریوە هەرچەند منیش وەک ئەوان بە خۆبەخشی کار دەکەم و شتێکی زیاتر نییە لە ئەوان. سەرەڕای پەیداکردنی بژێوی ژیانیان بەڵام بەشێکی وەک هاوکاری لەو کارە خۆبەخشانەیان خەرج دەکەن. هەمویان لە هەر چالاکیەک لە شوێنێک کۆ دەبنەوە. هەر کاتێکیش چالاکیە گەنجام بدەن لە سەرگیرفانی خۆیان ئامادەکاری دەکەن و بە ئۆتۆمبیلەکانیان هات و چۆ دەکەن بێ ئەوەی هیچ کەس پشگیریان بکات. تەمەنم 21
ساڵە لە 2007ەوە من خەریکی وێنەکێشانم و سەرەتا هەر لەگەڵ ئەو گروپە فێر وێنەکێشان بووم و دواتر کە فێر بووم عەزم کرد کە ئەوەی من هەما ئەو هونەرە دەری ببڕم جا بە هەر شێوەیەک بێتن و ئەو گروپە زۆر هاوکاری منیان کرد تاوەکو لەگەڵیان بم و هەروەها بۆ کارە خۆبەخشیەکانیشیان و من زۆر دڵخۆشم کە دەتوانم کەسانی کە دڵخۆش بکەم کە دەتوانم وێنە لەسەر دمچاوی منداڵان بکێشم. ئەوان یەکێک لەو کارانەی کە بە پێویستی دەزان و ئەنجامیان داوە چوونە نێو منداڵانی توشبوو بە نەخۆشی شێرپەنجەیە. ئەوان دەچن بۆ نەخۆشخانەی نانەکەلی هەولێر کە لە سەراستی عێراق یەکێک لە باشترین نەخۆشخانەی شێرپەنجەیە و بە ماڵی سەرەکی توشبوانی شێرپەنجەدا دەنرێت. لێرە بە پێی ڕێکارە تەندروستیەکان و ڕێنماییە تایبەتەکانی ئەو نەخۆشخانەیە دوای پرس و ڕا دابەش دەبن بەسەر چەند گروپێک دەیانەوێت ئەو منداڵانە ببینن کە ئازاری شێرپەنجە جەستە و دەرونیانی شێواندووە. منداڵەکان بەبینینی ئەو کچ و کوڕانە گەشت دەبنەوە. ئەیکوا لە قەڵەمەکان کامە زەردە یەلۆ یەلۆ ئەو کەسکە ئەوە تا زۆر باشە ئاوای لێ دەکەی؟ ده مكتبي فايتي شو مكتبي؟ رسمة ماري هاتوا قال أنا وداني لێ ئێمە وەکو ستاف بڕیارماندا بە هەمان شێوە چالاکی هونەری لەگەڵ مناڵەکان بکەین هەم قسەیان لەگەڵ بکەین هەم هەوڵدەین دڵخۆشیان پێ بدەین هەمیش وێنە لەسەر دەموچاویان بنەخشێنین و بە خۆشحاڵیەوە ئێمە کارانەوەیەکی زۆر باشە بوو لەلایەن منداڵەکانەوە بۆ ئێمە و ستافەکەشمان توانیان کاری زۆر باش بکەن. یەکێکی تر لە چالاکیەکانمان چالاکی ڕوبەڕوو بوو بە هاو بەشی لەگەڵ سەنتەری زمانی زانکۆی ڕاپەڕین و لە ناو سەنتەری قەڵای هەولێردا بوو. ئەم چالاکە زیاتر بۆ خەڵکی بیانی بوو هەرچەند خەڵکی کوردی خۆشمان لیان جێڕدا بۆ هاتبوون و بەشداریان تێدا کرد بوو. ستافی کوردش ئار لێرەدا بە پێشانگایەکی شێوەکاری و دروستکردنی بۆردە هونەریەکان کە پێکهێنەری سەرەکی کارەکە بوو کارێکی دەکرێت بڵم شوێنەواری هونەری بووە ئەرکە شوێنەواری هونەریەکە ئێمە وەکو کوردش ئار سەرافەتمان دەکرد و سەرپەرشتیمان دەکرد. ئەعلامی جیهانی پۆستی کردووە لەوانە ئەعلامی عەرەبی ئەعلامی فەڕەنسی ئەعلامی بەریتانی قسەی لەسەر کردووە چالاکێک و دەنگدانەوەیەکی زۆری هەبوو. ماندوو دەبن و زەحمەتی دەبینن دیاریان پێدەدەن خەندە دەخەنە سەر لێوانیان لە باوەشیان دەگرن بەو هونەرەی کە چەندین ساڵە شەو نخوونیان لە پێناویدا کردووە تا وەک چارەسەرێکی دەرونی بەو منداڵانە ببەخشن. ئەوان دەیان کیلۆمەتر دەبڕن تا دەگەن بەناو کەمپەکان. ڕێگای دوور و مەترسی هات و چۆ و بەرپرسیارەتی ئەو کچ و کوڕانە نەبووەتە هۆکاری برینی ئەو هەموو بربەستە بە تایبەت لایەنی مادی کە زۆر پێویستە بۆ ئەوەی ئەو هەموو دیاری و پێداوی سێ بکڕن. ئەو کارانە ئێمە دەیکەین زەحمەتێکی زۆر زۆری هەیە بۆ نمونە تۆ کە بە ئۆنلاین ئیش دەکەی بەردەوام خەڵک دەتوانێت کۆنتاکتت پێوە کەواتە کاتێکی دیاریکراوی نییە خەڵک لەوەندەدا بۆ ئەوەندە سەردانت بکات. بە هاوکاری دەستگای خێرخوازی بارزانی پاڵپش دەکرێن و لە ناو کەمپەکان سەدان منداڵ دەبینن. قاقای منداڵەکان و خۆشی و جوانی ئەوەرکەی کە دەیکەن وا دەکات منداڵەکان وەکەوان لە باوەش بکەن.
دەرچی کۆلێژی هونەرە جوانەکانم ساڵی 2017 تەخەرجم کرد تقریبا ماوەی 3 ساڵە لەگەڵ ئەو گروپە جوانەیەم کە لە خولی فۆتۆگرافی و خۆشنووسی و شێوەکاری و خولی ئینگلیزی پێ کاتووە و بەشداری چەندی پێشانگامان کردووە لەوانە پێشانگایمان کردەوە کە تابلۆکان بۆ مناڵەکان خەستەخانەی نانەکەلی سەرمان کرد. لە هەموو کوچە و سەرێکی ئەو کەمپە مەزنە منداڵان بۆ لایەن دێن. کۆلێژی فەرسانی تەواو کردیم بەڵام حەزی خۆم ئەو بوو کە بەشداری بکەم لە کار و هونەریەکان بەتایبەتی وێنەکەشان لەسەر ئەو دیوارانی مەکتەب کە زۆر پیسیان کردیا ئەنواع ڕیکلام و نازانم چیان تێدا نووسێت وێنەی جوان لەسەر دیوارەکان کێشی و بۆیە بەشداریم کرد لە گروپی کوردش ئارت کە بەڕاستی گروپەکی یعنی زۆرم خۆش دەوێت نزیکەی ساڵەکە تێدا بەشدارم. ئەو گروپە لە هەموو شار و شارۆچکەکان ستافی هەیە یعنی ڕێی دووری لە بۆ زۆربیان نزیک کردەوە هەم فێری وێنەکێشانیان دەکا فێری خەتخۆشیان دەکا. دەرچی پەیمانگەی هونەرە جوانەکانم نزیکەی 3 ساڵە بەکە خۆبەخش کار لەگەڵ کوردش ئارت دەکەم 2-4 ساڵی دەچی چالاکیەکانمان زۆر بووە یەک لەو چالاکیانە پێشەنگایەک بوو کردمانەوە بۆ منداڵانی توشبووی بە شێرپەنجە ئەو لەو حالێکە فرۆشرا پارەکەمان تەبەڕۆ کردەوە منداڵانی شێرپەنجەی نانەکەلی. فێرکردن و ڕاهێنان ئەرچی دووەمیانە بە خۆڕایی ئەنجامی دەدەن. ڕۆژتا ئێوارە و خۆراوا بوون بەردەوام دەبن. ئەوان دەیانەوێت ئەو منداڵانە دڵخۆش بکەن. چەند ساڵێکە لەگەڵ گروپی کوردش ئارت بەشدارم بە خۆبەخشی کار دەکەین چەند کاریکمان کردو چەند چاڵاکێکمان کردیە و ئەو ڕۆژهاتینە ئێروکانە ئەو کەمپەی لۆوەی دڵی منداڵان خۆشکەین و خەندەیان بخەینە سەر لێویان. یەکێکی تر لە کارەکانمان سەردانیکردنی کەمپەکان بوو ئاماز لە هەڵبژاردننی کەمپەکان بینینی ژیانی حەقیقی ئەو خەڵکانە بوو کە ناومان لێ ناون ئاوارە و لە شوێنی خۆیان دەربەدەربوونە. سێ ساڵ لە گروپی کوردش ئارت کار دەکەم گروپێکی خۆبەخشە یعنی تەنها وێنەکێشانی نیە خۆشنووسی هەیە دوورمانی هەیە و ڕستن و چنینی هەیە مایکاپی هەیە و هەروەها فۆتۆشی هەیە. قوتابی کۆلێژی دەرمانسازیمە لە پاڵ خوێندنەکەم و کارەکەی کە دەیکەم لەگەڵیشی کەمێک وەختەکەم تەرخان کردو بۆ کاری خۆبەخشی خۆم هەر لە منداڵی و ئەخولیان تێدا هەبووە وێنەکێشان و دەستی ڕەوێنەکێشانم هەبووە لە ڕێگەی ئەو گروپۆ توانیمە پەرەی پێ بدەم و زیاتر باشتر ببم وهروها لە ڕێگەی ئەو گروپۆ توانیمانە کە ڕێگەی مامۆستان چەند مامۆستایەکمان هەیە و هەروها چەند ئەندامێکی هەیە کە یارمەتیدەری مامۆستایەکانن هەموو چەند مانگجارێک خولی بێبەرامبەر دەکەنەوە بۆ ئەو کەسانەی کە خولیای فێربوونی وێنەکێشانیان هەیە. سوپاس جۆخۆ خوشەبان سپاس بوو هەوە ئەم کێش خۆش بوونە بۆ هاتناوە ئەس کێف خۆشم بە هاتناوە ئەسە ماشەت کەم ئەش بۆ فان زارۆکە ئەس حیژوەت کە ئەم گەڵێکی بکەی خۆشین بۆ هاتناوە. چالاکی هونەریمان کردووە لەگەڵ منداڵانی بێسەرپەرش لە هەولێر و بە هەمان شێوە لەگەڵ منداڵانی بێسەرپەرش لە خانەی بێسەرپەرشتان لە سلێمانی و لە ئاهەنگێکی بچکۆلانە بۆ بە ساڵاتوان لە سلێمانی و پاشان کارمان کردووە لەگەڵ ڕێکخراوتردا بە هاوبەش لە بۆ خەستخانەی نانەکەلی و کاری هونەری کراوە فرۆشراوە دواتر داهاتەکەی پێشکەش بە نەخۆشخانەی نانەکەلی کراوە. دەستخۆشیان لێ دەکەین و پشتگیریشیان دەکەین و کە نمونەشیان زیاد بی بۆی بتوانن ئەوانیش لە شوێنی خۆیان ئەم دایمەن دەڵێم شەرنی ئێستامە پزیشکی تەنها کاری پزیشکی بکەین ئەمە کاری پزیشکی خۆمان دەکەین بەس دایمەن ئەوی کە گەنجبی کە توانای هەبی بتوانێت لە پاڵ کارەکەی خۆی کە کارە فەرمیەکەی هەیە کاری تریش بکە
کە پێ دەڵین کاری خۆبەخشی. ئەمە دیاری بەرنامەی سەربازی وونە لە کوردستان 24 پێشکەشە بەو گەنجانە خۆبەخشانە و ئێمە شانازیان پێ دەکەین و دەستخۆشیان لێ دەکەین بۆ ئەوەی کە ئەو کارە خۆبەخشانیان کردێ و دەستخۆشیان لێ دەکەین بۆ ئەوەی کارەکەیان بەردەوام بێت.